کوردبوون پێش هەموو شتێکە و کۆباز چاوساغی بۆ دوژمن ناکە. لای ئێمە نەتەوە و نیشتیمان لە پێش هەموو شتێکەوەیە. لە سەرەتای هێرشەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دروستبوونی جەنگ لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکادا کۆباز بڕیاریدا کە هەموو ئەو هێرشانەی کە دەکرێتە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ڕماڵی نەکات لە پێناو پاراستنی سەروەری نیشتیمان و ئەمنیەت و ئاسایش و هەروها لە پێناو دەرونی هاوڵاتیان. ئێستا زۆرێک لە میدیاکان بە شوێن ڕێچکەی کۆبازدا دەڕۆنەوە. بێگومان من دەستخۆشی لەوێ بەڕێز دەکەم، دەستخۆشی لە هەموو کەناڵانش دەکەم کە بەرپرسیارانە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارێتیەوە ڕووماڵی ڕووداوەکانی ئەم دوایی ناوچەکە دەکەن. ئێمە بمانەوە نەمانەوێ کوردستان بۆتە بەشێک لە گۆڕەپانی جەنگەکە و خەڵکەکەشی لە دۆخێکدایە کە دۆخی جەنگە. لەبەرەوە مامەڵی میدیایی و کاری میدیایی و ئەرکەکانی میدیایش لە قۆناغێکی ئاوا دە گۆڕانکاری بەسەردادێ. جاران ئەگەر تۆ ئەرکت ئەو بێت هەموو زانیارێک بڵاوکەیتەوە، ئێستا ئەمە نەماوە. ئێستا تۆ حسابی ئەوە دەکەیت کە ئاسایشی کۆمەڵایەتی، ئاسایشی نیشتیمانی، ئاسایشی دەرونی خەڵک بپارێزیت. تۆ بەشێک بیت لەوەی کە ئەو ڕژبینەی کە ناوچەکەی تەنیوە ئەو ڕژبینە لادەیت، باری قورسی سەرشانی هاوڵاتی سوکەیتەوە. بەداخەوە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن تەمان لە ڕێگەی سۆشال میدیاشەوە بەشێکیان ئەوە دەکەن، بوونەتە بەشێک لە قورسترکردنی ئەو ئەرکە لە باڵێن شێواندنی زیاتری ڕاستیەکان، بەتابەتیش لەم سەردەمەدا کە خۆتان نەزانن زیرەشی دەستکرد، ئەپلیکیشنەکان و ئامرازەکانی زیرەشی دەستکرد چ ڕۆڵێکی هەیە لە زیاتر بڵاوکردنەوەی بابەتی ساختە شتینە ڕاست و بێمزداقیەت. ئەمەش وای کردووە خەڵک ئەوەندەی تر زانیاری وەربگرێت و زانیارەکە زیاتر بێت لەوەی کە تۆ توانای ئیستیعابت هەبێت، توانای وەرگرتنی هەبێت. ئەمانە هەمووی وای کردووە کە خەڵک بەڕاستی دڵڕاوچەکەی زیاتر بێت لەو چارە نووسێ کە چاوەڕێی ناوچەکە دەکات و چاوەڕێی وڵاتەکە ئێمەش دەکات. خەڵک هەڵوێستی چۆن بێت چ میدیایەک هەڵبژێرێت؟ وەڵا خەڵک دەبێ وریای ئەوە بێت، جارە وشاری زۆر گرنگە بۆ خەڵک. دەبێ بزانێت بابەت لە چ میدیایەک وەردەگرێت، دەبێت بزانێت ڕووداوەکانی پشت باڵین نیاز و ڕووداوەکانی پشت ئەو زانیارانی کە بڵاو دەکرێنەوە خۆی چین. نابێت تۆ تەنها لە ڕێگەی کەناڵیشەوە با کەناڵەکە کوردیش بێت، بەڵام ئێمە نەف سەردەمی فرە کەناڵیە لە هەموو دنیا، ینی بە ئاسانی دەست دەگا بە زانیاری بە هەواڵ بە شیکاری ڕووداوەکان. کەناڵی ترمان زۆرە کە هاوڵاتی دەتوانێت پشتی بپەستێت کە تو کە زانیارێک وەردەگرێت لێک کەناڵ ناکرێت تەنها ئەو کەناڵە بکەیتە تاکە سەرچاوت لە ڕێگەی کەناڵەکانی چی بزانێت چی ڕوودەدا چی ڕوونادا. اینجا تۆ هەندێک کەناڵ هەیە خۆی مزداقەتی لاوازە بەڕاستی. یان پێم سەیرە ئێستا خەڵکێک خۆی قسە لەسەر هەندێک کەناڵ دەکات، دەڵێت لە کاتی ڕووداوەکانە لە کاتی تەنگەژەکاندا ئاڵۆزی زیاتر دروست دەکەن. کەسی خەڵکێک دانیشتو بە دیار و کەناڵانەوە چێژ لەو پەیامە سەقەتانەوە دەبینێت، چێژ لەو پەیامە ساختانە دەبێنێت کە لەو کەناڵانە وەری دەگرێت. مەبەستم لە ساختە و ناتەواو ئەوەیە کە شتەکان گەورەتر دەکەن لە سنووری خۆی. ینی تۆ بابەتی درۆن کە ئێستا زۆر بەربراوە لە کوردستانی خۆدا و مشکانەی کە ئاراستی کوردستان دەکرێت، هەمومان دەزانین باڵێن کاریگەری زۆر نێگەتیڤ هەیە، بەڵام تۆ بۆ دێیت ئەم شتە زۆر گەورە دەکەیت، بۆ دێت ئەمە وا لە خەڵک دەکەیت کە ترس و دڵڕاوچێشێک جار زۆر لەسەر خەڵکە دروستکەیت. کورد یەکەم جاری نیە تووشی ئەمە بێت. خۆی ئەمە میلەتێکی ئەوروپینین، میلەتێکی تەنانەت ئێرانیش نین، ئێرانیش ڕەنگە دووەم جار سێم جاری بێت تووشی ئەم ڕووداوە دەبێت. ئێمە لەوەتی هێن لەنا ئەو ڕووداوانین. دەبێت کەناڵەکانی میدیا لە کوردستان بۆ کەسانێک کە سۆشیال میدیاش بەکاردێنن وەکو ئامرازشی گەیاندنی پەیام و دروستکردنی دەقی میدیایی، دەبێت بیریان بێت کە ئێمە دەبێت لەم سەردەمەدا ئەم شتانە بەکاربێنن بۆ هێورکردنەوەی بارودۆخی گشتی، بۆ هێورکردنەوەی دەرونی خەڵک. لەبەرەوە ئەمە پێویستی بە وشیاری هەیە، پێویستی بە شتێکە لە وشیارەکە گرنگترە. ئەمە بۆ ئەو کەسانان کە کاری میدیایی دەکەن و تەکنۆلۆژیای نوێی کۆمیونیکیشن و میدیا بەکاردێنن. ئەوش ویژدان و هەستکردن بەرپرسیارەتی بەڕاستی. ئەگەر یەکێک ویژدانی نەبێت، ئەگەر یەکێک هەستی کوردایەتی و هەستی نیشتیمانی نەبێت بەڕاستی گوێ نادات، هەموو شتێک بڵاو دەکاتەوە. لەبەرەوە زۆر گرنگە ئەو کەسێک کە کاری میدیایی دەکات ئینجا لە سۆشیال میدیا بیان لە کەناڵە پرۆفێشناڵەکانی وەکو وێبسایت و تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامەکان بێت، دەبێت ژویژدان و هەرکردن بە پرسیارەتی خۆیان بکەن بە سەنجی مەحەک بۆ بڵاوکردنەوەی ئەو دەق و ناوەڕۆکانێک کە بڵاوی دەکەنەوە.